کوچەی سۆقاتی بە زوان هۆرامی کەلام شەکەری وەسفم نوویستن پێ پێغەمبەری بە دڵ و بە گیان پاژە و قەڵوەزەی وشەوارانە پێ ڕەسوول و خوای دیڕێ و بە شەکەری و بە غەمباری دڵ شاگەشکەشە چون وەشی ماری بە زوان هۆرامی لەفز و خاکە کێم قەزاڵ گن و من نور و دیەکێم گۆرەی ببینێ شاو ئەنبیایە سڵامۆنێ یا ڕەسوول صلى الله عليه وسلم هەریو بە نوعێ و وەسف و کەرۆنێ هەریو بە زوانێ و سڵام پیانۆنێ پیری ڕیش چەرمی جەهۆرامان و ژەنی ژەنانی بە سفرە و خوان و گەنجی دەسپاتی ئەهل و یانە خوای عەمەل جەمکەرە پێلوا و سەبای ڕێز و تەسبیحا و سەڵات و سەلام دیاری و سۆقاتین پێ ڕەسوول ئەڵڵای صلى الله عليه وسلم وەشما مسیێنێ ئازیزم سڵامۆنێ شەوە ڕوو کەرمێ شەوە و نوریەنێ ئازیز گیان یانە نیە چێگە توش وەش نەسیەینێ ئینایی دلی دڵ و گۆرە و وردێنێ شیتی چماشیت و لیقا و تۆشانێ ژیر ماشیت و تۆن ئینە حاڵمانێ گردی ماوینی دێوانەن حاڵما قەزاوە گنۆنێ گۆرە و وردیما جارجار دژمنێ و ڕاوێ کەرا قەڵنی تاڵ مجا و ئەجۆ خاز کەرا بەخوا مەژناسا و تۆ چ پیەوەنی خەموەر و گرد و ئینس و جنیێنی چێگەت چنی تۆ عەزیەت مۆرمێنێ وەختێ و نام و تۆ بەخراب بریۆنێ کزە گنۆ دڵما چون ئیش و کاردی چەکما دوعانێ خوا دۆشا یاردی وێ و پنەواتینمی ئازیزم گیانم وێ و پنەواتینمی چنەویەردی بیدی ئاوی مەزانە تووڕی نەبیدی دڵتا گۆرە بۆ ئەخلاق قورئانی بەڵکو چەشانێ نور و ئیمانی قەزا و گیانمان ئینای دڵمانێ سەمع و ئیتاعە و سەر و چەمامانێ سەر و چەمامانێ بەڵێ زان و خۆشەویستانمان سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت تاعەت و ڕۆژوتان قوبوڵ بێت ئینشاءالله ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین هەوڵ دەدەین کە دڵ و دەرونی هەموو لایەکتان بە کۆمەڵێک شعری ئیرفانی و مناجاتی ئاینی و لەگەڵیشیدا کۆمەڵێک گفتوگۆی ئیرفانی دڵ و دەرونی ئێمە و ئێوەی ئازیزیش ئارام بێتەوە و بچینە نێو کۆمەڵێک بابەتی ڕۆحی و ئاینی و کە پێیوەست بێت بەم شەوانەی کە ئێمە لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان داین. زۆر سپاس کاک دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی هەموو لایە قبوڵ بێ ئینشاءالله. ئەم شەو لەگەڵ میوانە بەڕێزەکانمان هەیەکە بەڕێزان کاک بیلال کێوانی شارەزا لە ئەدەبیاتی عیرفانی و مناجات و دەنخۆش و هەروە زۆر بەڕێز مامۆستا ئارام جەلال شاعیر گفتوگۆکەین دەربارەی تێگەیشتێکی حەقیقیانە بۆ تێگەیش حەقیقیانە و عاریفانە بۆ شەوانی قەدر و وەگاوکارم کاک دانیاری شاماژەی پێکرد ئینشەڵڵا گوێویستی کۆمەڵێک خامی ڕەنگین و شیکردنەوە بۆ کۆمەڵێک بابەت و دەقی ئەدەبیەکەین و بەناویەوە شەوە بەخێراتنی میوان ئایزەکانمانەکەین کاک بیلاگان زۆر تاعەت و عیبادەت قوبوڵ بێ ئینشاءالله. سپاسانەکەم خێوەنە مامۆستا بیلال لەوە دەست پێ بکەین جارێکی کەشیەوە زاماوەساشوان لە میوانێکی دیکەمانم پرسیارێکە وەزار پێم خۆشە دووبارە پرسیارە بکەینەوە کە ئوترێ شەوانی قەدر هەر شەوە گرێتەوە یانەوە تا پێویستە ڕۆژیش بە شەو وەکو شەوان بە پیرۆز سێری بکەین ئەم چەند ڕۆژەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا پێشم شتێ سڵاوی خوای گەورە لە جەنابتان و بینەرانی خۆشەویست لە هەر جێگە و شوێنەکەن ومێ دەخوازم خوای گەورە شەومان وەک ڕۆژ نورانی و ڕۆژمان وەک شەو ڕۆحانی بکە ئینشاءالله. قسەکردن لەسەر شەو خۆی بۆ خۆی بابەتگەلێکی ئەوەندە هەستیارە و لای عاریفان ئەوەندە
قسە و باسی لەسەرەوە ئەوەندە قوڵبوونەتەوە تایە پێچێمە نەتوانین وەکو پێویستیان وەکو ئەوەی کە هەیە بەڕاستی حەقی خۆی بینێ ئەوەی کە بەڕاستی ڕۆژی ڕەشە زۆر کەس وەکوڵێ لەم دنیای مادیگەراییەی کە ئێستا زۆرمانی مەسەرەن هەڵپێچاو و هەر یەک بە جۆرێک یعنی چۆنەڵی گرفتار بووە پێوەی ئیتر هەر یەکە و بە ئەو تەموحە داخلیەی کە تایەتی مەسەرەن وای لێ هاتووە کە ئەوەنە بە دوای هەوا و ئارەزوو و نازانم تعلقاتەکانی دنیایی خۆیان ئەوەنە ڕۆیوە ڕۆژی ڕەش بووە کۆڵێ جا من زۆر جارەڵێم ئەوەی کە ڕۆژی ڕەش بووە هی ئەوەیە کە شەوی ڕووناک نییە حقیقەتەن عاریفان زۆر ئیشیان لەسەر ئەمە کردوتەوە یعنی یەکێکی وەکو نالی زۆر جوانە فەرمێ خۆشا ڕەندێ لە دنیا بێ موبالات و مجرد بێ بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ بە شەومات و مجرد بێ کاتێک ئێمە باسی شەوەکەین ئەوە نییە مەسەرەن لە ڕۆژا هیچ وجودێک و حزورێکمان نەبێ نەخێر ڕەند یعنی عارف ڕەند ینی کەسێک کە ئیترۆ کۆڵە هیچ باکێکی بە تعلقاتی دنیایی نییە یعنی ڕەند ئەوانن کە مەسەرەن ئەوترێ هەر کەسێک کە داوای شتێکەکە لەخوا ئەڵێ خوایە فڵان شت و فڵان شتم پێ ببەخشە عاریفان و ڕەندان ئەڵێن خوایە ئەوەمان پێ ببەخشە کە هیچمان نەوێ نەگەوەی کە مەسەرەن شتمان بێ و داوات لێ بکەین جا قسەکە لەمایە بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ بە شەو مات و مجرد بێ شەو گرنگێکی زۆر زۆر تایبەتی هەیە ینی هێندە صاحب سڕە میعراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەو ممتازە بەم ئەسرارانە شەو ڕازونهێنی شەو لە باسکردن نایە مەولانا فەرمێ شەو درێژە بۆ ڕازگوتن بە خەوتن و بەنووسن کورتی مەکەنەوە حتا ئێمە بەداخەوە ینی بەجددی ئەوەی کە دەستمان ناکەوێت ئەو بابەتە ڕۆحیانەی کە لای عاریفان وجودێکی زۆر زۆر فعلیانەی هەبووە لای ئێمە ئەبێت دووشت جیاوازی بکەین یەکیان شەو بێداری لەگەڵ شەو زیند و ڕاگرتن ئەم دووشتە زۆر زۆر فەرقی هەیە بێداربوونەوە بڵێ عاریفان شەویان زیندوو ڕاگرتووە ئەجی ناخۆ ئێستا وای لێ هاتووە شەومان بووە بە ڕۆژ هەموو کەس بە شەو بێدارە ناخەون بەڵام بۆچی ینی هیچ ڕووناکایی و تروسکایی یەشانتیانە ئیشکالەکە چییە؟ ئیشکالەکە ئەوەیە کە بەڕاستی شەو بێداری هیچ بەهایەک بۆ ناوەی ئینسان دروست ناکە ئەگەر زیندوو ڕاگرتنی لە پشتەوە نەبێت و ئەگەر زیندوو ڕاگرتن لە شەوانی مەسەلەن نەقەدر لە هەموو شەوەکانە هەبێ بۆیە پێ ئەو بۆیە یعنی ئەم شەوی قەدرە خۆی من بەڕاستی لە زۆر شوێنی تری جواب بزانم جارێکی تری شەر لە خزمەتانە لێرە باسێکی شەوی قەدرمان کرد لەگەڵ کاک مەحموود حقیقەتەن هەر ئاماژە قورئانیەکە کە بە لەیل لەگەڵ لەیلەیە هاتووە دوو یعنی چۆنەڵی مەجای زۆر گەورە و فراوان و دنیایەک ماجرای جیاواز لە نێوانی ئەم دوو شا هەیە لەیل کاتێک کە تەماشایەکەین لە قورئانە کە هاتووە بە مزەکەری لەیل و لەیلە بە مؤەنەثی هاتووە ماجرای ئەم دوو حەدەسە گەورەیە لە ژیانی ئینسانە و لە ڕوانگەی عاریفانەوە دنیایەک وەکۆڵێ تایبەتمەندێتی هەیە و لەیل کە مزەکەرە خوای گەورە لە قورئانی پیرۆزە بە پەنهانکردن و ئارامبوونەوە و سکوونەت و وەکۆڵێ ئەها شاردنەوە ئیشارەتی پێکردووە کە ئەفەرمێ وەللەیلی ئیذا یەغشا سوێن بە شەوێک کەدا پۆشەری هەموو شتەکانە ئەخ بۆیە مەسەلەن مەحویەڵێ بۆیە زوڵمەت پۆشە بۆچی نوری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقیکەن لەسەر ئەم ماه و ئەستێرانە شەو بۆیە شەو تاریکە تاریکی شەو چییە؟ تاریکی شەو ئەوەیە وەکو مەحویە فەرمێ بۆیە زوڵمەت پۆشە لەبەر ئەوەیە کە نوری ئەهلی جەوهەر دەرکەوێ ئاخر خۆمانگ ئەو جوانیەی کە هەیەی ئەو وەکوڵێ ڕۆشناییەی کە هەیەی و هەمومان مانگمان پێ جوانترە خۆ ئەسڵەکەی لە ڕۆژوەری گرتووە ئەو ڕووناکیە ئەو جوانیە لە ڕۆژوەری گرتووە بەڵام چییە قەزێکە لە شەواوە ئەوە جوان ئەدرەوشێتەوە ئەوە هی ئەوەیە لە شەوە تروسکایی وەکۆڵێ جوانی و جیلوەی خۆر جارێکی تر لە خۆیان نمایانەکە و پەخشی ئەکاتەوە بۆیە ئەفەرمێ بۆیە زوڵمەت پۆشە هەتا نوری ئەهلی جەوهەر دەرکەوێ نوری ئەهلی جەوهەر کەی دەرەکەوێ
لەو شەوانە دەرەکەوێت کە تۆ زیندوو ڕای ئەگری کە ئەو شەوە ئیتر ئەبیتەوە بەخۆت ئەو شەوە بیر لە تەواوی ئەو ڕۆژە ئەەکەیتەوانێت کە هەر بەڕاست من لەو ڕۆژە توانیم چ چاکەیەک ئیزافە بکەمە سەر میزانی حەسەناتم و وەتوانیم چ خراپەیە کە لە بەردەسما بوو ئەم توانی بیکەم بەڵام نەمکرد چۆن ئەتوانی لە ڕۆژی ڕووناکە بەدەم فەقیر و هەژارانەوە بچی و مەزڵومان وەکوڵێ لە زوڵم و زۆرداری ئەوانی تر وەکوڵێ بەرکەنار بکەی وەکو کاک ئەحمەدە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ تا دەستێ بە دڵسۆزی کەوتوویە هەڵەسێنێ بۆ نازی هەتیوێ تا خاوەن کەرەمێ بڕوا تا دەنگێ دەرێ مەزلوم ڕزگار بێ لە مەزلومی پێشکەش بە موحەممەد بێ سەڵات و سەلامی خوا تۆ هەر بیر بکەیتەوە لەوەی کە هەر کارێکی چاکت کردووە یعنی سەڵاواتت بۆ گیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردووە یعنی ئەوەی کە زەردەخەنت خست بێتە سەر لێوی هەژار و نەدار و هەر کەسێکی زۆر زۆر ئاسایی کاتێک کە هەستی بە بێنەوایی و هەستی بە چۆڵی وەکوڵێ حاڵەتە ڕۆحی و ئەها خۆیەتیەکانی ئینسان وەکوڵێ لە دڵ و دەرونیانەماوە تۆ یەی جارێکی تر ئەمەی بۆ دروستەکەیتەوە ئەوەی یعنی ئەوەی کە نوری ئەهلی جەوهەر لە ڕۆژە بە ناوچەوان و بە کردار و بە ڕەفتار و بە ئەنگێزەکانی تۆوە دەرئەکەوێ زۆر گرنگە ئینسان بەڕاستی لە شەو فێری پەرستن ببێ وەکو مەحویە فەرمێ خۆر پەرستینە لە شەو فێری پەرستن بن کە ڕۆژ هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو ئەڵێ ئەی خۆ ئەوانەی بەناو خوا پەرستن بەڵام لە ئەسڵا خۆر پەرستن مەحویە فەرمێ ئەڵێ خۆر پەرستینە ڕووکاتە چی ڕۆکاتە ئێمە کە بە حساب خۆمان بەخوا پەرست ئەزانین بەڵام لە هەمان کاتا خۆرپەرستی خۆرپەرست بە معنای چی بە معنای ئەوەی کە ئێمە تەنها مامەڵەمان لەگەڵ دیوی دەرەوە و زاهیری شتەکانە هەیە بۆیە پێمان وایە ظاهیری شتەکان بە ظاهیری شتەکان ئێمە ئەچینە ناو وەکۆڵێ پێ ئەنێنێ ناو دنیای ڕۆحانی و دنیای ناوەی ئینسان بەڵام لە هەمان کاتا زۆر دوورین لە ناوەی خۆمان و دوورین لە وەکۆڵێ لە حاڵەتە ڕۆحانیەکەی خۆمان بۆیە ئەفەرمێ خۆرپەرستینە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریدا قوربانە شەو آخر یەکێک لە جوانیەکانی شەو یەکێک لە جوانیەکانی شەو ئەوەیە کە هەمیشە شەو چاوەڕێیە حتا ئەوەی کە خۆی بکا بە قوربانی ڕۆشنایی و ڕووناکی گەردون جوانی شەو لەوایە کاتێک کە ئەوە ئوکۆڵێ شەو هەموو شەو چاوەڕێیە خۆر هەڵێ هەر خۆر هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیافیداکارانە شەو هەموو ئەم شتانە چی فێری ئێمە ئەکەن کاک دانیار هەموو ئەم شتانە ئەوە فێری ئێمە ئەکەن ئێمە ئەگەر لە شەوە بایی ئەوەندە خۆمان ڕووناک نەکرد بێتەوە کە قوربانی بە تەواوی ئەو حەز و ئیشتیها نەفسانی و هەموو ئەو شتانەی کە خۆمان حەزمان لێتی و قۆرخمان کردووە و ئەشمانەوێ هەر خۆمان وەکوڵێ ئەوەمان هەبێ و کەسی تر نەیبێ ئەگەر نەتوانی شەو فێری ئەوەت نەکا کە بەڕاستی کاتێک کە خۆری دڵنیایی و خۆری وەکوڵێ ئینسانی بوون و ئیمانداری بوون دەرئەکەوێ ئیتر تۆ یەک پارچە خۆت بکەی بە قوربانی ئەو ڕۆژە ڕووناکەی کە هەڵیەت و تەواوی ئەو ڕەشی و ئەو تاریکایی کە لە دڵ و دەرونی خۆتا هەیە ئەگەر وای لێنەکەی بەڕاستی بیگۆڕی ئیسفادەت لە شەو نەکردووە ئەگەر چی بە شەوی قەدری شاتێ پڕنی یخوا دەستە خۆش بوو خودنەوەیکی جوان بوو بۆ شەو بۆ لێکردین کە ئەی زۆر جار مامۆستاکەیان زۆر چەند عیبادەتەکەین یاخو زۆرێک کەسان جێگە دیندار و مامۆسارە کەمتر ئەو ینی ئاگاداری شەون کە چەند گرنگەوە هیچ نەهار هیچ هەموو شتێ بەرین بەو لاوە خۆی باڵادەست لە نیوەی شەوادا ئاوازێدا ینیڵێت بەبەندەکەی چیت بۆ جێبەجێ بکەم ینیەوەتر بۆ خۆی بەڵگەیە ئەگەرم یانیا خۆ بەخێر بێن ئەگەرم سەبارەت بە شەوانی قەدر تێڕوانینی بەڕێستان ئەم شەوانە مسلمان چۆن زیندوی کاتەوە چۆن پەرست و عیبادەتەکانی تێدا ئەنجام بدات سەرەتا بە ناوی خوا سپاسی بەڕێستانەکەم بۆ ئەم بەسەرکردنەوەی دەستان خۆش بێ سپاس بۆ ستافە جوانەکەی کەناڵی پەیام و بە خێراتنێکی گەرمی مامۆستا بیلالی ژەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم دەسەماجەکەم بەڕاستی شەوی قەدرانی هەندێک شت هەیە لە ژیانە وەسف ناکرێ ینی ئەتوانی بە زمان بیڵێ زۆر ئاسانە بەڵام ئەگەر بێتە بابەتی
بواری عملیەوە تەنها وشەیە کە وەڵێ مەسەڵ گەورەیە پیرۆزە ینی وەسفکردن تەنها خی گەورە توانێت وەسفی شتەکان کە چەندە گەورە بن چەندە پیرۆز بن ینی ئێوە کاتێک کە سەیری گەورەی پێغەمبەرەکەین سەڵ الله عليه وسلم بەس بە باس ABC هەنی شتێکی لەوانە هەستەکەی کەمێک ینی هەر بە قسەکردنەکە زۆری سادە بۆ یەکی بەڵام ئەگەت بە چەندان کتێب لەسەری بنووسێ بیرمەندەکان و ڕووناکبیر و ڕۆشنبیرەکان قەت ناتوانن حەقی یەک هەناسەی با بڵێن ناڕەحەتی پێغەمبەری خوا بە شەوی قەدریش با بڵێن ئەوانەی کە بیانە وەسفی شەوی قەدر بکەن بەڕاستی قەت وەسف ناکرێت تۆ بۆ نمونە کاتێک خوای گەورە فەرمێ خەیر من ئەلفی شەهر یعنی ئەم خەیرە چی بێ بۆ ئەم هەزار شەوە هەزار مانگە اینجا پاداشتەکە چی بێ خوا خۆی دای نابێ ئێمە بەوتن ئەڵێن خەیر ئەڵێن پاداشتێکی گەورە ئەم پاداشتە چییە ئێمە ئەچینە شوێنێکی جوانە بینین ڕازاوە بەڵام ئەوەی کە خوا دایناوە وەکو پێغەمبەری خوا فەرمێ لە فەرمودەکە بە خەیاڵیش نەهاتوو بە مێژکی هیچ کەسێکە ئێتر من تا وەسفی بکەم هێشتا هیچم نەکردووە زۆر بۆ شەوانی قەدر هیچ خامەیەک هەیە ماوەسانم وەڵا وەکو بۆ شەوانی قەدر هینم بۆ شەو بۆ شەو نووسیمە بەڵام ئەگەر بکرێ پێم خۆشە من بە سەرەتا بە سەوقاتیەک بۆ پێغەمبەری خوا نووسیم صلی الله عليه وسلم برگەی دوم ئەمەوێت لە گوناهەوە دەست پێ بکەم دواتر بچینە مەرحەلەیەکی تر ئەگەر پێتان باش بێ من لە گوناهەوە دواتر چینە لای بابەتی گەورەی قەدر کە لە مزگەوتەکانەوەیە ئەم هۆنراوەیە ئاخ گوناه ئێمە گیرۆدەی دەستی گوناهین ئەمڕۆ هەر هەمووی کێشەکانی سەرزەوی هەر هەمووی گوناهە ئاخ گوناه ئاخ دەردی دڵ لاوازی دەروون سستی بۆ یاد سووتێنەری چاکەی پەلان ڕووخێنەری خەردەلی وردی پەنهان چه دەردێکی چه بەڵایەکی چه هۆکار و ڕیسوایەکی چه ئارەزووی هەنگاوێکی چوانە و قوتابی شەیتانێکی چه ئاگرێکی چه زوخاوێکی چه تام و چێژی غەوغایەکی چه ژەنگێکی ناودڵی گۆشتی چه سواغێکی ڕەشی تەماویت بە چاکە نەبێت نایەت کۆتاییت بە گەڕانەوە نەبێت نایە دواییت ئاخ گوناه چەند بێوەفا و بێ هەڵوێستی قوتابی یاخود بیری شەیتانی مەستی دەردی دڵی زۆر پەنهانی هەر تۆیت ڕووخێنەری لانەکان لانەی ئاوەدانی دڵەکان بەرگی سگیستان دەگۆڕی بۆ تاریکستان چه دەردێکی خوا بدگرێ بۆ نەهامەتیت کە دەیخەیتە نێو دڵان زۆر فێڵباز و زۆرزانی کردە دەکەی بە ئینسان ئەوسا کەینێ پەشیمانی چه غەمێکی تاعونی سەردەنی یاخود هەر دەردی سەرەتای زەوی ژیانی ئەی گوناه هەر تۆ بووی خۆت کردە میوان و هاوڕێم هەر تۆ بووی خۆت کردە پێنووسی ڕێم و دەستی دەستم هەر تۆ بووی خۆت کردە هاوڕێی تەنیاییم تا توانیت فریوت دام کە کارت کرد تەواو فڕێت دام ئێستا زانیم ئەی خودایە گوناهبارم لە کردەوەی کردارم لە ئاکار و پەرستشی ڕۆژانم سست و لاوازم هەمووی گوناه بوو کەوا ئێستا فەوتاوم دەسا خودایە بمبەخشە لە هەڵەی جاران و ئەمڕۆیانم کە من زۆر گوناهبار و تاوانبارم کاگی لە هەر لە سۆنگی شعرەکەی مامۆستا ئارامەوە کە باس لە گوناکرا و ئێمەش باس لە شەوەکەین دەچینەوە دیوانی حزوری دیوانەکەی مەحوی ئەفەرمێ هەر سیابەختانی عیشقە مەزهەری نووری هودان شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەم سیا ڕۆزی منە پۆشیوی عیبی کەسان ئاشکاری سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو ئەحواڵی گوناهکارانە شەو هەر بەڕاستی وایە وابزانم سید کامیلی ئیمامیە یان بەڵێ سید کامیلی ئیمامیە
هەڵێ عاشق و معشوق لە ڕۆژە خۆ دەپارێزن لە خەڵک عاشق و معشوق لە ڕۆژە خۆ دەپارێزن لە شەو گەر پەنای چاکت ئەوێ بۆ ئەو دووە بڕوانە شەو یعنی ئینسان لە شەوە ینی دروست ئەبێتەوە بەخۆی ینی شەو سبحان الله یەکی تایە یەک ینی حرەکەیەکی تایە ئیعازێکی تایە کە ئینسان وا لێ ئەکا هەموو ئەو شتانەی کە بە ڕۆژ کردوێتی بێتەوە بیری بێتەوە زێهنی یعنی ئیتر ئەگەر لە باشە بێ یان لە خراپە هەموو جارێکی تر وروژمێنەوانێ بۆ ئەم دڵ و دەرونەی ئینسان بۆیە مەسەلەن عارفان وایان لێ کردووە کە زۆرێک کە لەوەی مەسەلەن لە شەوە کاتێک کە تۆ ئەبیتەوە بەخۆت ئەزانی کە چ گوناه و هەڵە و تاوانێکت کردووە مەسەلەن ئەزانی کە چیت بەرامبەر بە دروستکرا و مەخلوقەکانی خوا کردووە بەڵام هەر ئەم شەوە یەکێک لە فەزیلەتەکانی یەکێک لە جوانیەکانی یەکێک لە گەورەیەکانی ئەمەیە کە سەتری ئەحواڵی ئەم گوناهکارانەکە ئەوانەی کە ئیتر ئەیانەوێ و کۆڵێ زۆر کار پەنابەن بۆ هەر شتێک بۆ هەر کارێکی دزێ و نائەخلاقی و نائینسانی لە شەوا زیاتر ئەم شتانەکرێ بۆیە لە شەوایکەن لەبەرەوەی کە وەکو کابراوتی شەوێک کابرایەک خەریکی بڕینی دوکانێک بوو یەکێکی تریش بەلایە ڕۆی وتی ئەوە کابرا چیەکەی وتی دەهۆڵە کوتم وتی ئەی بۆ من کوێم لە هیچ شتێ نییە وتی بەیانی دەنگەکەی بیسی یعنی مەبەسەکەی ئەوە بوو کە ئێمە حەقیقەت کاتێک کە ئەچینەوە شەو لە شەو یەکێکیش لە فەزیلەتەکانی هەر بۆ نوری ئەهلی جەوهەر نییە تەنانەت بۆ ئەوانەشە کە ئەها گوناهکارن و گوناهبارن و لە فەیزی ئەم شەوە سەتری ئەحواڵی ئەم گوناهکارانەشی کردووە یعنی شەو گەورەیەکەی زۆر عەجیبە یعنی هەر دەرناکەوێ ئەگەر دیقەت بی مەسەلەن ئێمە باسی قەدرمان کرد خوای گەورە وتمان بە لەیلە هێناوێتی جا ئەگەر باسی لەیل بکەی یعنی سکونەت یعنی ئارامی یعنی خەو وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا قرآن فرمي بەڵام کاتێک کە هێتە سەر باسی لەیلە بە پێچەوانەی لەیلەوە نا بریتیە لە زیندوو ڕاگرتن بریتیە لە حرەکەتکردن بریتیە لە وەکوڵێها گەرم و گوڕی بۆ لەبەرەوەی کە تۆ هەستەکەی لەم شەوانەیە ئیتر ڕۆحێ بە ئەندازەی گردون فراوانە بێ نیشتیمانی دڵی تۆ ئەبێتە جێ مەهبەتی هاتنە خوارەوەی وحی بۆیە فەرمێ بۆیە قەدریشی ئەها ئیضافە کردووە یعنی إنا أنزلناه في ليلة القدر قدر أبي بمضاف إليه قدر مضاف ليلة مضافة ولا قدر مضاف إليه بوي إضافة قدري بوكراوة يعني أويك تو أي إنسان لم شويع قدر بياك يعني هەر بگەڕێنەوە لای عارفان مەولەوی زۆر لە شەوا دەردەدڵی خۆیەکە هەر خودی مامۆستا بیلاتوانێت ئەم فرسەتە شەو بە ئێمەی ئەدا دەردەدڵ لەگەڵ خۆمان بکەین ئەکرێت دەرفەتێک بێ بۆ ئەوەی لەو تاریکەی شەوا ڕێڕووناکەکە بدۆزینەوە ئیم شەو هەر خەمان هاان لە کەمینە هەر خەمەن مەی و ڕووی زەمینە ینی خەیاڵانی خاو هاوردم بەردەم ئەوەندە بیری لەگەڵ خۆی کردوێتەوە هاوارجە دەمەی هەناسەڵێ من شەوێ ناڵم جۆش ئاوردەبوو سەگی ئاستانە و بێدار کردەبوو ئەڵێ من شەوێ ئەوەنە لە دووری تۆ بە معشوقە فەرمێ من شەوێ ئەوەنە لە دووری تۆ ئەوەنەم ناڵە ناڵ و ئەوەنەم هاوار کرد سەگی ئاستانەکەی تۆ خەبەری بۆ بەسییان ڕقیبە جوان چوونەتە ناو ناخی شەو بابەتە دڵنیاییەوە هەر پێشتی ژاماژەم پێکریانی بۆ خۆی گەورەترین حکمت و گەورەترین بەڵگەی خۆی باڵادەزەوەیە کە جگە لەوەی لە شەوی قەدرانی بەس یەک شەو باسی شەوی قەدر کراوە بەڵام بۆ هەموو شەوەکان ئەڵێ ئێوە هەستنەوە کۆمەڵی عیبادەت بکەن و دوعا بکەن و داوای لێ خۆشبوون بکەن و داوای هەر شتێ بکەن لە شەودا من پێتانە بەخشم نەیفرمۆ ڕۆژ
ئەنێمە بۆ خۆی ئەو پەڕی دەلیلە کە خۆی باڵا دەستیش هەموو شەوێکی لا پیرۆزە. ئیتر خۆی کە من وتم ئینسان قەدر پەیاکە، ئینسان بەچی قەدر پەیاکە؟ بەو قەدر پەیاکە کە خوای بەو هەموو عەزەمەتەوە یەتە ئاستی ئینسان. ئەخرەمە زۆر مهمە، زۆر ڕاستە، زۆر جوانە بیکردن. یعنی بەجددی ئینسانێک ئەوەندە لای خوا پیرۆز بێ، شەوانە بێت پرسیاری ئەوە بکە هەر ئەرێ کەسێک هەیە احتیاجات و پێویستیەکی هەبێ و بە من بڵێ و بۆی جێبەجێکەم ئێمەش لە شیرین خۆین. ماشاءالله ئێمە ئاگامان لە هیچ نییە. زۆر باشە مامۆستاگیان ناوبڕێکمان هەیە باشە لە شاری خەلیفان ئامادەکردنی ئێوارەخوانێک بۆ ڕۆژوانان ئەنجام دراوە پێکەوە بینەری ڤیتیەک دەمی لەو بارە دواتر دەگەڕێنەوە بەردەوام دەمین لە بەرنامەکەمان. الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری مامۆستا عەبدولستار و خێرخوازان هەستان بە ئەنجامدانی ئیفتار سایمێک کە ئێوارەخوانێک بوو بە بۆنەی ڕەمەزان کە ئەو خەڵکن بانگ کردبوو لێرە بانگ بشێنن. خوای گەورە پاداشتی ئامادەوام داتەوە کە مەجموعەیەکی باش لە چین و توێژەکان ئامادە بوون لە مامۆستایانی ئاینی لە خەڵکی دی ئەلحەمدولیلا خەڵکەکی باش ئامادە بوو دەوری 200 نەفەری ئیفتار سایمەکە بەشداری کرد. ئامانجیمەشەوە بوو لەو ئیفتار سایمە زیاتر براتی و ئامانجی هەبی لە نێوان ئەو موسڵمانانە زیاتر بە یەکدیشاد بن، زیاتر کە هەموو شۆ یەکدی بکەین، زیاتر براتی و عیبادەتی خوای گەورە بکەین، زیاتر لەخوا سولحانی تێدا بین ئینشاءالله. بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەرپرس و کارجێڕانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەەکەم کە وەک نەریتی ساڵانەی خۆیان ئەم ساڵیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز هەڵساون بە ڕێخستنی ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکان لە پیاو ماقوڵان و گەنجان و مامۆستایانی ئاینی و هەروها ڕیشسپیانی دەڤەرەکە و دەستخۆشیان لێ ئەەکەین، هیوادارین بەردەوامن لەسەر کارە خێرخوازەکانیان و خوای گەورە پشت و پەنایان بێت. داواکاری خدای پەروەردگار ئەم بەخشینەی کە ئێستا ئەمەلی کۆبوونەوە و ئەم ئیفتار سائیمیە واتە بەربانکردنەوەی مسلمان لەگەر یەکدی چەند ئەجرێک تێدا. یەک لەو ئەجرانە ئەوەیە دوعای خێر لە یەکدی ئەکەین و ئەجری ئەو ڕۆژێک کە ئینسان لە خوای پەروەردگار پێ ئەبی ئەو کەسەی هۆکارە لە شکاندنی ئەو بانگەیە و خواردنێک دەخوا و ئاو دەخواتەوە دنکە خورمەیەک دەخوا دنکە قەسبێک دەخوا بەڕاستی ساحێبەکەی بەخشندەکەشی تێدا لەو ڕۆژەی هەمووی بەشدارە کە ئەوە ئینسانی مسلمان بەرەو قۆناغێکی گەورە ئەبا کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم سەرم سوڕ ئەمینی لە ئیشوکاری ئینسانی مسلمان چونکە بەڕاستی هەموو ئیشەکانی هەمووی خێرە. ئەفەرمی ئەگەر ناڕەحەتی و موسیبەتی هاتە پێشێ سەبری لەسەر ئەگری، ئەگەر نیعمەت و خۆشیم پێدا سوپاسگوزاری خدای پەروەردگارە، چونکە خدای پەروەردگار ئەفەرمێ وەشکورو لله، شکرانی خدای گەورە بکەن، شکرانی نیعمەتەکانی خدای گەورە بکەن هەتا خدای پەروەردگارش لێتان خۆش ببێ. ئەوجا ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای خێر زۆر لە ئەو کەسانە ئەکەین کە سەبەب بوون لەو ئەنجومەنە جوانەیەدا کە خواردنی چەند کەسێک ئامادە ئەکەن، میوانداریان ئەکەن. خوای پەروەردگار بە گەورەی و خۆی ئەم میوانداریان لێ قبول بکات و هەمومان بە لیقای خوای پەروەردگار شاد بینەوە.
تۆش ویستم بڵێم تۆشێکی گلانی زۆر تەواوی شعر وانە دڵم ئەم شەو نەخۆشی نیسبەتی چاوێکی بیمارە دڵم ئەم شەو نەخۆشی نیسبەتی چاوێکی بیمارە جگەر غەڵتانی خوێنی حەسرەتی لێوێکی خوێنخوارە سرم شێواوی شێوەی فتنە هەڵگیرسێنی شۆخێکە حەواسم تەفرەقەی عیشوەی دڵاش و بێکی عەیارە خەیاڵی زوڵفی دەرناچێ لە دڵ تا دەرنەچێ ڕۆحم سپێراوە خەزێنەی بەختی ئێمە بەو سیامارە لە شینی فرقەتی ئەودا ئەوەندە ئەشکی سوورم ڕید بە دەوری جێگەمە تا بڕدەکاتن دیدە گوڵزارە لە بۆ سەیرانی باغ و سەبزە تەکلیفم مەکەن یاران کە سەبزە و گوڵ لە چاومدا بەبێ ئەو هەر خەس و خارە نەمامی قامەتی پەروەردەی ئاوی دیدەکەی من بوو کەچی گوڵچینی باغی وەسلی ئەو ئێستا خیارە بە دەردی خۆمەوە گەرگۆشەیەگە گرم بەبێ دەنگی بەلامە دێ بە خەشم و ڕق دەڵێ خۆ نەقشی دیوارە کە دێم ئیزهاری شۆڕ وشینی دڵکەم بەڵکی ڕەحمێکە بە خەندە دێ دەڵێ خۆڵی بەسەردا بێژنەم هارە وتم بابەس بێ وجودی بێ وجودم باری خاتر بێ وتم بابەس بێ وجودی بێ وجودم باری خاتر بێ لەگەڵ دڵ گۆشەیەکم گرت ئەوم بەردا بە یەکبارە لە کونجی بێکەسیدا مودەیەکم بردە سەر ئاخر شەوێ دڵ کەوتە بەحسی بێوەفایی ئەو ستەمکارە وتم ئەی دڵ وتم ئەی دڵ لە دولبەر شەکوەکردن حەیفە دڵ دەیوت ئەمە بۆ دڵبەرێکی دڵنەوازە و دڵازارە وتم خۆشە بە ئومێدی وەفا جەور و جەفا دەیوت بەسەر چوو عمرم و نەمدی وەفایەک لەو وتم پەنهانیە دەرحەق بە عاشق لوتفی معشوقان وتی ئەو ظاهیر و باڵتین لە جوملەی ئێمە بێزارە وەگەرنا دەفعەیەک بۆ دەفعی گلە دەیوت وەگەرنا دەفعەیەک لەم بینە بۆ دەفعی گلە دەیوت هەواڵێکی بپرسن چۆنە ئەو مەجنونی بێچارە لە پڕبایەک لەگەڵ بۆی ئاشنا هاتووتی مەحوی بەشارت بێ کە ئیقباڵت مبارەک تاالعت یارە کاتم شۆخەکەی غارت گەری دین و دڵ دەیوت بپرسە حاڵی ئەو سەودا زەدەی بەدبەختی ئاوارە دەبێ بێ ئافتابی ڕوومەت و سوبحی جەبینی من چ فەرقێکی ببێ ڕۆژی لە شەو سوبحی لە ئێوارە وتم وا سەرفرازت کردم ئەمجا سا دەخیلت بم لە باتی من سەبا تۆ دەچیەوە عەرزی بکە ئەمجارە ئەگەرچی مودەیەکە من لە زڵوماتی سیابەختی ونە زەڕەی وجودم ڕۆژی ڕووناکم شەوی تارە لە فەیزی ناوی مەولا نازیە ئەدینەوە ئێستا هەموو ڕۆژە شەوم قەترەی وجودم بەحری ئەنوارە هەتا ئەو ناوە پاکەم کردە فکر و زیکری ڕۆژ و شەو هەناسەم بۆنی میسکی گرتووە لێوم شەکەربارە بەیومنی ئەو بەهارە پاییز و زستان و هاوینم کە هەرگاهێ بکەم بەحسی لە دەورم گوڵ بە خەروارە بە ئیخلاسی ئەوم ئاوێنەکەی دڵوا جەلا داوە کە چهرەی شاهیدی مەقسوودمی تێدا نمودارە جەماڵی ڕابیتەی وا دڵبەرە بەختی خەواڵ و شم بە ئومێدی تەماشایەک هەمیشە چاوی بێدارە
خۆ دەستی خۆش بێ مەهۆسەیە زەحمەتی کێشە خۆش بێ لای بەڕێستان پێشەی بەرەمی کەمان بۆ بخوێنیتەوە خۆت وەکو شاعرێک کاتێکە شعرێک گەنووسی یاخود وەنراوەیەک قەت بووە مەسەلەن ینی تێڕامێنی وەکو بڵێ شۆک بیت بیل لە شتێ بکەیتەوە بیل لە دەسەڵاتی خۆی باڵا دەست بیل لە وەکو پێشتر و شعری خوێنتەوە لەسەر گونا ینی قەڵمەکەت بوەست ینی نەتوانی یان لە وەسپی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم وەک بدایەت خوێنتەوە خۆی هەندێک بابەت هەیە وەکو بەڕێستان فەرمووتان کە وەکو ستۆپێک نەتوانی هیچ بکەیت لە هەندێک حاڵەتە کاتێک لەسەر وەسفی خوانوسی لەسەر شیرینی و گەورەی خوانوسی هەندێک جار وا هەستەکەی زڵمەکەی ینی شتەکان ئەنووسی دێڕەکان ینی دێڕێتەوە و ناکانوسینەکە ناتوانانی حەق بە بابەتەکە بیت هەندێک بابەتیش هەیە کاتێک کە ئەچێتە بواری تەسکی نەفسەوە سەرزەنشت و لۆمەکردن و ئەم بابەتانەوە وشەکان زۆرە بن وەکو شەقامێکی جنجاڵی پڕ لە خەڵکی لێیت هەمویان مادام سەرزەنشتە و لۆمەکردنی نەفسە خۆ زەلیلکردن لە بەردەم خوا شتەکانت تێر و تەسەلترە بن گەورەترە بن زۆرترە بن بەڵێ بە تاکید دەجار ڕۆیە ینی جاری وایە نووسینێگە نووسی 10-12 دێڕ ئێتر ناتوانی ینی هەرچەند هەوڵەی بۆ تەواو ناکرێ من چەندین شارمەیە تەواو نەکردو 12 دێڕ نووسیەوە تەواو ینی وەستاوم ئێستا ئەچمەوە سەر بابەتەکە بێتاقە دەبم ناتوانم بینویسم تەواویکەم بۆیە بواری ئەو تەسکیەی نەفس و خۆ زەلیلکردن و خۆن کەم بە کەم زانین لە بەردەم خوا ئەم بابەتانە زۆر ینی کاریگەریانەیە مرۆڤ پێی گەورە بێ و تام و چێژێکی تایبەتیش لای با بڵێن بینەر و بیستەر نالیژە فەرمێشەوە هاتووە من مەستی خەیاڵاتی کەسێکم مەشغوڵی نەفەسگرتنی مشکی نەفەسێکە کە شەویەت ئیتر مەستی خەیاڵاتی ئیتر ئەو کەسە بە دڵنیایەوە عاریفەکان لەو حاڵەتە ڕۆحییان بووە بۆ سالاری مەدینە زۆرترین شتیان نووسیوە خەیاڵی مەستی تۆ کێ ئێمە وەستاە بۆ کێ ئەنووسی زیاتر هەموو جارێک وەکو پێشتر وتم بابەتەکان زیاتر تەسکی نەفسە ڕازێکە لەگەڵ خوا ئیتر خۆ دەبێتە قاڵبێکی تایبەتیەوە بابەتێکم نووسیوە ڕازێک لەگەڵ دەروون تقریبا 54 لاپەڕێ بە حەوت دانیشتن جا تەواو بووە هێشتا دانیشتنەکە بە زمانی شعری شعرە پەخشانە چیرۆکە وەکو کتێب نووسراوێکە هەموو بابەتەکانی تێدا کۆبووتەوە زۆر جوانە ئەگەر ئامادەی پێمان خۆشە ئەو ئامادەنیە بەڵام ئێستا شتێکی ترم ئامادەیە هەر لە دایەکبووی ڕازێک لەگەڵ دەروونە کۆی کۆڵی کۆڵم ئەو گوناهانەی کە من لەم ژیانەدا پێیان مەشغوڵ بووم سەرقاڵ بووم کاتەکانم کوشتن مانشێتی شارەکەڵێک کۆی کۆڵی کۆڵم دێوەڵا حەزمان لێ و بەس هەر با هاوکارانیشمان لێ ئەو مۆسیقاکەت بۆ ئامادەکەن بەڵ خۆشتر بتوانین ئینشەڵڵا ئەدایکەین کۆی کۆڵی کۆڵم زەڕە زەڕە هاتن نەفس هێنانی مەیل بوویە ئاواز چ ئاوازێ نەفسی کردە حەیوان شێت یاخی دڵ شەکەت و زەڕە بووە زل سفرەی گەڵای چەرمووی دڵ تۆرانی چرا تیغی کات سەری بڕی کەلەی حەیوانی زل سەراب فریویدا هێندەی گەڵای دار چ گەڵایەک گەڵا لە تەگیارە ڕاز و نیازی بوو لە ئەجەلیشدا بەو حاڵی حاڵەوە چوو ئەفسوس کە ئەم گەڵایە کە بەو حاڵەوە نەچوو وەرزانی تەمەنی زەڕەی ورد و پاشان زل و پاشان زلتر ئیتر سفرەی سینە سەنگ دەرچوو چ سەنگێ گەڵا بوویە سەنگی ڕەش کۆڵی گەڵا کۆبوو کۆی کۆبوو باڵای بەرزی کۆ هەزاران ڕێ و هەوراز و نشێو بوو
هەکبەر ڕزیوی بێژنی بوو خاسانی تاساند و شڕۆڵی پیس گەڵای کردە مەوای و گەڵا بوویە دیوەخانی ڕەش گەڵا زۆرانی لەگەڵ شەماڵ پێ ناکرێ ئەی نازانم بۆچی ئەم هەموو سەنگە کۆڵیەتی گەڵا باران و کلوی بەفری وەرزی سەرمایی پێچارە ناکرێ ئەدی ئەم هەموو زیخە بەستەڵەکانە لە چ بازوویەکەوە هێنای بۆ بەرگری هێور هێور بەفر کاڵای باڵاخانەی جەستەی مەوای ژیریەتی سپی پۆش کرد و زۆر لەسەر خۆش ڕوخسار بوویە نیشانە و خۆری سپی دەرکەوت تاڵتاڵ سەربازی کفن سپی لەشکری ڕەشپۆشیان لە ناوبرد لە زاهرەوە خۆزگە کیشوەری باتنیش هێزی سپیستان هێرشی دووەمی دەکرد و ڕەشپۆشە شڕۆڵەکانیان بە تیغی عشق سەر دەبڕین و مەوا چرایان بۆ دەهێنا خۆزگە شەپۆلی هەناسەی گزنگی بەرەبەیان لە تیشکی زێڕی هەتاوەوە فووی لە تاریکی بکردایە یەک بە یەکی ئەو سنگانەیان بە پیکی پێکی شەرابی سوکنایی دەشکاند و هەواریان دەهێنا گوڵاویان دەهێنا ئازاریان دەهێنا و بانخواز هاواری بکردایە ئەی گەڵا لە خوانێک و لە سەمایەکدا بژی لەگەڵ دڵانێکدا مەجلیس جەمکە لە حاڵی دڵ شارەزان هاوار لە خۆم شاخ بەو شۆخ و هزرەیەوە سەنگی بۆ بار ناکرێ ئەی گەڵا چۆن ئەوە بەزمیەتی سەنگ هێز و تون و گەرمای زل دەیکوژێ ئەی گەڵا خۆتینی تیش دەیسڕێتەوە ئەم هەموو کۆڵە چییە کۆی کۆڵی کۆڵم هەکبەی بەتاڵی پڕم وەزنی قورسی سووکم نوزەی ڕووناکی زەڕە و گەمەی گەرمی تاریکم لە کام لاوە چارە بکەم ئەم هەموو تاعونانە چۆن نەشتەرکاریان بۆ بکەم خوددایە چاوەڕوانی نەشتەرگەریم کۆڵی گەڵا سووک بکە و بەندە تەنها چاوەڕوانی تۆیە خوددایە ئاگات لە حاڵی دڵە و فریادڕە سەرخۆتی خوددایە خوددایە خۆشێ مامۆستا ئارامیان دەستخان خۆشێ کاک بیلال ئەچینەوە شەو لای عاریفان دوو بەیتی جوانی نێو ئەدەبیاتی کوردی هەیە کە ئێستا مێ قسەیان لەسەرکەم بە دەنگە خۆشەکەی تۆ وتراوە شەوان خەڵوەتەن ماڵ بێکیارە تامان لای عاشق و عارف و مەلا و سوختە و سۆفی و بێئەدەبی نەبێت لە حەزوری مەجلیسەکاتانە لە دڵی ئەبلەکانی شوێنی گرتەوە من گوێم لێ بۆ ئەیبینم دایە بەزێنن جا شەوێک مەولەوی لە هەورامانەوە ئەڕواتە ناوچەی گەرمیان هەڵەندە بۆ مەتەقەی کەرکووک ئەچێتە کەرکووک بەس زۆر درەنگەگاتە کەرکووک بۆ لای خزمەتی مامۆستا مەلای جەباری ماڵی مامۆستا مەلای جەباریش نازانێ درەنگ شەویشە مەجبور چێتە تەکیەی تاڵەبانی لەوێ یەک کەسی لێیە خەریکی نوێشکردنە هەست کە ئەیبینێ مەلای جەباریە نوێژەکە مەولەوی دێڕێکی بێسارانیەتەوەڕێکی بێسارانی ئەڵێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێغیارن عالەم گشت گوتەن دۆست خەوەردارن کە مەلای جەباری سڵاوەیاتەوە یەکسەر ئەڵێ ئیرادەم ئینەن وەی کاڵپۆسەوە شەوناڵین وەشن وەلای دۆستەوە تەمەنەمە زۆرێک لای پێیان وایە شعری مەولەویە بەڵام لا سڵاوی بێسارانیە ئەمێ بزانم دێڕێک کە ئاوا لە عیشقەوەیەت دوایش تۆش بە عیشقەوە ئەیڵەی چۆن ئەو سڕ و سحرە چی ئاوا دڵ و دەرونی وەک وتم بێئەدەبی نوێ لە مەجلیسەکە لە ئەبلەیەکەوە بیگرە بۆ عاقلێک لە عاشقێکەوە بۆ معشوقێک لە دڵسوتاوێکەوە بۆ دڵگەشێک هەمووی هەر پێی خۆشە کە شەودایە ئەو حوزنە ئەیگرێ من بڕوا بفەرموو کاتێک کە ئەم سەرگوزوشتەیەم خوێندەوە و هەندێک جاریش کە لە دەمی مامۆستایانی بەڕێز ئەم بیست ینی تەسەور کە ڕێک وام ئەزانی مەولەوی خۆمم بەسەردان چوون بۆ لای مەلای جەباری یعنی عشق و تاسەیەشی زۆر عەجیب و غەریبی لە دڵ دەرونی منە دروست کرد ئاوازەکەی هەر ئاوازەکەی خۆمە بەڵێ ینی تەسەور فەرموو زۆر کات ئەم شعرە هەر دایمە لەسەر زمانم بوو ینی ئەموت و ئەموتەوە ڕاز و نهێنیەکی زۆر عەجیبی تیا بوو ینی هەستمە کرد ڕازێکی تایە ئەم ڕازە پێویستی بەوە هەیە کە بە ئاوازێکی خۆش
بەدەنجێک ئەگەر لایەق بێ مەسەڵەن پێشکەش بە زۆر لای عوداڵان و عاشقانی ئەم ڕێگای تەریقەت و حەقیقەتە بکرێ. وەڵا زۆرمان پێخۆشە وەڵا دووبارە ئەگەر داوا لێ بکەین هەر بە سادەی والله لە خزمەتتانم بەڵام من زۆر دەنگەکەم نایکە بەڵامی مۆسیقای خۆتان شتێکانێک لە دەنگەکەم دوو هاوڕێ خۆم بەتایبەت برایەکی خۆم هەیە زۆر لەگەڵ دنیای هونەرە لەگەڵ دنیای ئەدەب با زۆر تێکەڵ نییە تاکە بابەتێکی ئەدەبی ئەیبینم شارەکەی توێ هەموو شوێ زۆر جاڵێ ئەمریکا کە نەبڕایەوە مانوونەوی هیلاگنەوە ژیواری برام زۆر پێخۆشە یان گەورە سەلامەتی کالێرە و ڕێز و حرمەتم لە سەرەوەی تۆ مامۆستا من دوێنێ شەوە کاگەڵینیش دای نابوو بینیم ئەوی تازەیەوە بەڵگەی من جات دوێنێ شەوە دام ناجات تۆزێ بە موبایلەکەم مۆنتاژمە کرد زۆر دووبارە بوویەوە ها دووبارە بێت و تا تێکست توشتەکەی بووین ماڵەوە تێکەوە نەبڕایە کاکە نا زۆر ینی بەڕاستی یاخوا دەستی خۆش بێت جا ئەمەیە ئەڵێ ها لە دڵەوەیە دڵەگرێ وڵا کۆڵی خۆشحاڵ بۆی ئەوەی کە جەنابەت یەک ئیزافەی تر ئەوەی کە جەنابەت فەرمووت هەموو کەسێ پێی خۆشە ئەم شتانە هەستەکەی قسەی دڵە آخر قسەی دڵ تۆ ناتوانانی بە شێوەی ئاسایی دەری بڕی هەرچەند مەودای دڵ هەتا زمان زۆر زۆر کەمە بەڵام هیچ کات ئینسان ناتوانێت ئەوەی لە دڵیایەتی بە زمان دەری بڕێ بۆیە ئەم پیاوە گەورانش بەڕاستی لەو حاڵەتا بوون کە توانیویانە ئەوەی کە بە زمانی ئاسایی ناتواندرێ بوترێ بە شعر وتیانە شەون خەڵوەتەن ئازی مەڵ بێ ئەغیارەیەن عالەم گردوێتەن ئازی دۆست خەوەردارەیەن ئیرادەم ئینەیە وی کەڵپۆسەوەیە شەو ناڵین وەشەن ئازیزیان وەلای دۆسەوەیە شەو ناڵین وەشەن ئازیزیان وەلای دۆسەوەیە وەلای دۆسەوەیە یاخوا دەستە خۆش بێ و دەنگە خۆش بێ کۆن نابێ هەموو جار هێڵیت و هەر تازەی و هەر چێژی زیاترە بێ بەڕاستی دەستەکان خۆش بێ ئەوسەمیلال پێشتر باسی ئەومان کرد کە شاعران بە تەبە شاعرانی کلاسیک ینی ڕەمزی زۆرێک لە شێعرەکانیان شەو بووە عاریفانیش بە هەمان شێوە ینی بەشێکی زۆری عیبادەت و پەرستشەکانیان لە شەوە ئەنجام داوە ینی حکمەتی چی بوو ینی بۆ ئەوانیش ینی بۆ شێوازە تێڕوانیان نەبوو بۆ شەوە زۆربەی پرسشەکانیان زۆتە شەوەوە شەو تاقە وەخت و سات و کاتێکە کە ڕیایتیان نیە یعنی تر هەر خۆتی هەڵسیتەوە ئەو شەوە وەکو چۆن خوای تەبارەک وتەعالە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یا ئەیها المزەمل قم الليل إلا قليلا يعني بجدي عارفان لما تيجيشتون ك إنسان وقتك كإتر خوي للطواوي تعلقات وما جرى الروش دا أبري لشوا قماني تيانيا كروحي بجيجيج أجا لحالتي آسايا بيناغا يعني الرجل شعركاني أم شاعر عزيزانة ديارك ببردوامين لشوا تشاوري شتيكبون تشاوري نور نور شيء الله نور السماوات والأرض زور جار أم شاعرانات تنانات أم نوريان وكولين لمرشدكيان والدرك بيكردوها لم أو وەکوڵێ عارفەی کە بووەتە مایەی دەستگیر و بووەتە پیری ڕێگەی تەریقەتی ئەم کەسە هەتاوەی کە بگا بە حەقیقەت جوانی و جیلوەگاهی دۆستیان لە ڕوخسار و ئەو لە هەڵس و کەوت و تەسەڕفاتی ئەو کەسە بینیوە. من هەر نمونەیەکی زۆر زۆر بەسیتی سالمی سنەییتان بۆ بجەرمەوە. سالمی سنەیی ئەویش هەر سالمە شاعیرە بەڵام بۆیە ناوەکەیان جیا کردوتەوە لە سالمی صاحب قران هەتاوەی کە خوێنەر لێ تێکەڵ نەبێ. شەوێک
ئەچێتە خزمەتی شێخی زیاءالدین لە بیارە. لەوێ دوای ئەوەی کە نوێژی بەیانیەکەن سالمی سنەی هەر لە حوشەکەی خانەقای بیارەیە خەوی لێ یەکەوێتەوە. شێخی زیاءالدین ڕەحمەتی خوای لێبێ دوای نوێژی بەیانی کاتێکە خۆر هەڵهاتووە دێت سەیرەکە سالم هێشتا هەر خەوتووە. بۆیە کاتێک کە ئەچێتە پێشەوە لێی ئەم شعرە ئەفەرمێ ئافتاو بەد بەرسەرامەد بەرنەمی خیزی هەنووس ئەڵێ هەستەوە هەتاوت لەسەر کەوت بەتەمانیت هەڵسیت بەتەمانیت بێدار ببیتەوە و هەستیت. جا شاعیری ئاوایە سالیمی سنەیش کە هەری گوێی لە دەنگی مرشیدەکەی ئەبێ گوێی لە دەنگی حەزەتی شێخی زیاءالدین ئەبێ یەکسەر هەڵەسێتەوە و ئەڵێ بیتروزم شەب بوو چون ئامەدیت گەردی دروست بێتۆ ڕۆژم وەکو شەوا بوو کە تۆ هاتی ئیتر ڕۆژ هەڵات ئیتر بۆیە ئێستا کاتی بێدار بوونەوەیە کە تۆ هاتووی. عارفان هەمیشە ئینتیزاری نورێکیان کردووە کە خوای حەق تەعالا پریسکێکیان لەو نور و ڕووناکی و ڕۆشناییە پێ ببەخشێ کە ئیتر هەتا قامی قیامەت هەم چاوی بەسیرەتیان پێ ببەخشێ و هەم ئەو دڵی کە بەڕاستی ئیتر ڕۆشن و ڕووناکە بێتەوە بە بینینی حەقیقەت. بۆیە یعنی مەولانا خالیدی خۆمان ڕەحمەتی خوای لێ بێ و دەرەجاتی عالی بێ ئەفەرمێ ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بۆم هات بە بێداری. ئەڵێ ئەوەی کە هەمیشە لە خولیا و لە تاسە و لە عشقی ئەوا بووم کە لە خەوێکا پێی بگەم بەو نورە بۆم هات بە بێداری. تەماشاکەن چوفەیزێکە لە سایەی بەختی دڵدار دێ. دوایی فەرمێ ئەرێ ڕازینی هەن تاکەی لەگەڵ بای بەربەیان خالید بە کوردی بۆنی خۆشی ئەحمەدی مختارە جارجار دێ. یعنی ئەوان چاوەڕێی شتێکیان کردووە پێشی گەیشتون. کاک بلارڕێک ئەمەیە ینی شەویان لە دەرفەت لە دەست نەیاوە. حەزرەتی مەولەوی تاوەگۆزیە فەرمێ ئێشە وەرحاڵ شەو وەڕۆ کەرو جا وشەی وەرحاڵ لە هەورامیە یعنی ئەگەر زۆر قورسیش بێ زۆر ناڕەحەتیش بێ هەر من ئەتوانم ئاسانێکی یەکەم ینی تا حەدی ئەو ممکنی بێنەوە بەڵامەشی ئەی خوا سامەرگێ سەحەر چێشکەرو لێرا وشەی سامەرگ بۆ حاڵەتی دووبارە بوونەوەیە یان مناڵێک کە خۆی ئەکەوێیان شتێک ئەڵێن هەواڵێکی ناخۆشە لە دیسانەوە باشە یعنی ئەلترسی لە سەحەر هەیە لە بەیانی هەیە لە بێزاری ئەڵێ من لە بەیانیا چی بکەم بۆڵێ باشە و تاوانێ من هەر بێزاری بم هەر توانم بیگەێنمە سەحەر بەس ئەی سەحەر چی بکەم کەواتە فەهم بڵێن ینی چیان لە شەو ویستووە وەکو عەرزم کردن کاتێک کە ئینسان یان ئەو کۆدانە ئەو سڕاچیە ئێمە بۆ هەستی پێ ناکەم کاتێک کە قەدر پیا ئەکا و دڵی تۆ ئەوەندە فراوانە بێ بە ئەندازەی گردون کە ئەبێتە جێ مەحبەتی وحی خوای پەروەردگار هاتە تەنەزەل المەلائیکەة والروح بۆ کوێ یەتە کوێ یەتە دڵی تۆ وانێ کە دڵی تۆ جێ مەحبەتی وحیە یعنی تۆ نەگەورابی بینەوە سەرەوەی کە ئەمان ینی چاوەڕێی چ شتێکیان کردووە چاوەڕێی ئەوەیان کردووە لە یەک لەحزە لە لەحزەکان و ساتە وەختەکانی ئەو شەوانی شەر نەبووە لە یەک شەوە بە بەردەوامی ئەوان هەموو شەوەکانیان بێدار و وەکۆڵە زیندوو ڕاگرتووە بۆ ئەوەی کە ئەگەر ئەم شەو پێی نەگەیشتن شەوێتر پێی بگەن یعنی ئەزانی چۆنە عیشق و مامەڵەکەیان عیشق و مامەڵەیەکی ساتە وەختی نەبووە بەڵکو و درێژیان کردوێتەوە بەسەر هەموو جوودیانە مەولەوی مەولانا جەلالەدین ڕۆمی لە دەفتەری سێهەمی مەسنەویەکەیە داستانێکی زۆر سەرنجڕاکێشە گێڕێتەوە ئەڵێ عاشقەیەک هەمیشە بۆ بینینی معشوقەکەی هەموو شەوێ لە ڕووبارێکی گەورە بە مەلە ئەپەڕیەوە بەبێ ئەوەی مەلەش بزانێ بۆ ئەوەی معشوق ببینێ ئەڵێ شەوانە بەردەوام ئەم کارەی دووبارە کردوانێ هەتا ئەوەی کە معشوق ببینێ بەڵام لەبەر ئەوەی کە شەو بوو ڕوخساری معشوقی نابینێ ئەڵێ بەڵام کاتێک کە ڕوخساری معشوق زۆر داوای کرد کە ڕوخساری خۆی پیشان بە سەیری ڕوخساری کرد زۆر ناشرین بوو وتی بەڕاستی
ئەمە ڕوخساری تۆیە ئەی مەعشوق من چەندێکە بەم هەموو عشق و بەم هەموو تاسەیەوە لە قوڵایی ئەم دەریا و لە ناو ئەم هەموو شەپۆلەم داوە هەتا بگەم بە تۆ بەڵام ئەویش هیچ ناڵێ ئەڵێ چ قسەیەکە هەیە بۆ من ئەی مەعشوق ئەڵێ ئومێ دەکەم سبەی شەو نەگەڕێیتەوە ئەڵێ نا دڵنیا بە لەوەی کە سبەی شەوی شەرەگەڕێمەوە بۆلات ئەڵێ نا ئەگەر ئەم جارە بگەڕێیتەوە دڵنیا بە لەوەی کە ڕزگارت نابێوەکەچی جاران بە عیشقی نبینینی ڕوخساری منەوە ئاهاتی بەڵام ئێستا غەریزەی تێکەڵاو بوو لە پێناو وەکوڵێ ئەها غەریزەیەک تۆ لەم شەپۆلت ئایا ئەگەر ئەم جارە لێی بەی دڵنیا بە ئەخنچیت و ناگەڕێیتەوە مەولانا ئەڵێ کاتێک ئێمە عیشقە مەجازیەکەمان تێکەڵ بە عیشقە حەقیقیەکەمانەکەین هەردووچیمان لە دەست دەرەچێت زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دواتر هە لەسەرم بابەت هێشتا هەز زۆر ئەڵگرێت شەوەکەشمان هەیەوانی کاکدانە کاتی باشمانێدا زۆر باشە بەس دواترگەڕێن لای شارەکانی مامۆستاران بە دڵنیایەوە خامە ڕەنگینەکانی ئەم شەو زۆر خۆشحاڵی کردین ئینشەڵا بۆ بەرهەمی باشمان ماوە کاک دیوانەکە هێناوە ئێ باش دەستان خۆش بێ خوازان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکە بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ وەرشۆنێک لیبنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفەر و داشکاندانن کە تایبەتن بە تۆ لەگەڵ لایفستایلی تۆدا گونجاو لە ڕێم خزمەت گوزاریەوە دەتوانیت تا 5 هێندە باڵانسی بێبەرامبەر بۆ پەیوەندی بەدەست بهێنیت لەگەڵ داشکاندن کە دەگاتە لە 150 لەسەر پاکێجەکانی ئینتەرنێت و پەیوەندی هەروەها بەکارهێنانی بێبەرامبەری سناپچات لە چەند پاکێجێکی دیاریکراوی ئینتەرنێتدا چەندین تایبەتمەندی و ئۆفەری داشکێنراوی تریش با چاوت لەسەر ئاستێرە 350 پەنجەرە بێت تا داشکاندن و ئۆفەرە تایبەتەکان بزانیت لە ڕێی پەیوەندیکردن یان ئەپلیکیشنی ئاسیاسیڵ لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە لە پێداویستی حەج و عومرە پەیمانگەی یادگار پەیمانگای یەکەمەکەی شار ناوتۆمارکردن دەستی پێکرد بۆ بەهێزترین خولی پۆلی 12 لێرە بەستافێک لە مامۆستایانی نمونەی و ناسراوەکانی شار بە درێژایی ئەم وەرزە لەسەر جەم ڕۆژەکانی هەفتە لەگەڵتان دەبین بۆ ئەوەی ببنە خوێندکارێکی نمونەی و سەرکەوتوو خوێندکارانی ئازیز ئێمە لەم خولەدا زۆر بە وردی و بە پراکتیکی وانەکان شی دەکەینەوە منهەج زۆر بە جوانی و شێوازێکی زانستیانە تەواو دەکەین پەیمانگای یادگار باڵی زۆرترین خوێندکاری من لە باڵا و یەکەمەکانی هەیە هەر بۆیە دەمانەوێت ئێوەش
پێشێک بن لە یەکەمەکانی هەرێ لەگەڵەوەشدا چەندین سیمیناری گرنگ و بەرنامەی تایبەتی سەعیکردنتان بۆ دادەن تاوەکو بگەن بە ئامانجەکانی خۆتان ئامادە بن بۆ تاقیکردنەوەی وزار پێکەوە هەنگاو بەرەو داهاتوێکی گەشت دەنین لە پەیمانگایەکەمەکەی شارەوە چاوەڕاتن. ناونیشان گەڕەکی مامۆستایان، جووتسایدی مامۆستایان، خوارد مزگەوتی قازی محەممەد یاخود دەتوانی پەیوەندی بکەی بەم ژمارانەوە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڕەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵتدا دێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیان لە دڵی سروشدا. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارەبا کار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکرا. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە، دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. هۆڵەندی ئەسڵی هۆڵەندیە، داوەڕەکەی هۆڵەندیە، مانگاکەی هۆڵەندیە، شوانەکەشی هۆڵەندیە، شیرێکی سروشتی و خاوێن. هۆڵەندیە حاجی هۆڵەندیە، ئەم شیرە هۆڵەندیە. دانەیەکەم بەرەبی بەمە ماڵەوە بیخۆنەمە هۆڵەندیە هۆڵەندی. ئێوەش بیرتان بێت شیرێکی سروشتی و خاوێن شیری ئۆرۆیە. Melk van Euro wordt gemaakt in de boerderijen van Nederland. بۆ خوای پیاوەکە دۆیەکەمان بیرچووە، جا یاپراخی گەڵامی و بێ دۆخوراوە. باشە لەم شوێنە سۆڵەوانە من دووە لە چیۆ پێیاکەم بۆ جەنابڕ. هەستە بەخوا دۆنێنی نان ناخۆم ئەمڕۆ، بڕۆ پێیاکە. بۆ چۆ کاکە بۆ چۆ؟ ئەرێ تۆ بەسەری دودوچیتە بۆ من مەڕم. هاتم پرسیارێکی لێ بکەم بدانم ماست و دۆی سروشتیتان هەیە؟ ڕێک بۆ شوێنە ڕاستەکە هاتوو بەرهەمەکانمان هەموو سروشتی فرێشن. فەرموو فەرموو.
ئەڵێم پیاوەکە با تۆزێ لەم شتە سروشتی و پاک و خاوێنانە لەگە خۆمان بەرینەوە بۆ شار. بۆچی تا ئێستا نەچون بۆ لقەکانی خەجێخانم؟ ئەمە هەموو بەرهەمی کاگەکانی خەجێخانمە. نەوەڵڵا نەچووی. بەس نەبوو هاتین. ولی لای بە کاکە باقیم ناوێ. باقی چی دۆیە بیخۆرەوە. بەزیابێ دەست خۆش. بەخێرچن پاپستان. دەفەرمو ڕۆڵە گیان ئەوە ماسا و دۆی خەجێخانم. ئەمەیان بینە بەسەرتەوە پەرداخستی ناوێ. خەجێخانم یەکەمین براندی بەرهەمە خۆماڵیەکان. ڕەمەزان مانگی خێر و بەخشندەییە. ئەم مانگە لە 150 باڵانسی زیادە بە دیاری وەربگرە. هەر جارێک هێڵەکەت بە 10,000 دینار یان زیاتر پڕ بکەیتەوە. تا باڵانسی زیاتریش پڕ بکەیتەوە باڵانسی زیاتر بەدەستێنیت. هاوڕێتیمان لە مانگی خێر و خۆشیدا زیاد دەکات. لەگەڵ زیادبوونی باڵانسا هەر جارێک هێڵەکەت پڕ بکەیتەوە. بۆ بەشداری ژمارێک بنێرە بۆ 211 پاشان هێڵەکەت پڕ بکەرەوە. ڕەمەدان فێست پێشانگە و فیستیڤاڵی نێودوڵەتی بازارکردن لە ڕەمەزان لە 7 تاوەکو 7 سوار پێش بەربانگ تاوەکو پارشێو. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیاکەمان هەڵدەسێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی عومرە ئارامی دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. شوێنی نزیک و باشترین خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. ڕابردوو سەلمێنەری وتەکانمانە. ئیحرام بۆ پیاوان و سەرپۆش بۆ دایکان. دابینکردنی دوو جانتای قەبارە جیاواز دیاری کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵای مەلاسەعیدی سیاگوێزی. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا بەرامبەر مزگەوتی دارۆغا. لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. تەژنە و تۆمە دڵی دێوانم مەیل و لاو تۆشە دڵی تەژنم تەژنە و هانە و چەمە و تۆشە دڵی مانیام ئیسراحەت و ئەوەسیا و ڕەوزە و تۆشە دڵی بێزۆقم زۆق و عاشق و ماچوم یا چەمە و تۆشە دیەی لێڵم شەیدا و دیەی کاڵی تۆشە هەڵس و چەمام ورد ورد سەفەر و ڕا و مانیا و تۆشە ئەی حەبیبە کۆخوای وەشەویسیت کردنش کارێ و ئاوەدان کرد و یانەی وێرانم وەشەویسی پەی تۆ کۆتەن ئۆ دڵم گەر نەژناسوونەوە بە حەق زاڵمم وەشەویسیت جەناخی بیەیم بیەن بەهانێ و بیەن بە بەحرێ و ماڕ و تەژناییم دەرۆ دڵیم بە هیچ پەڕ مەبوو حەز و دەرونیم هەر سێر مەوەرۆ ئازیز گیان مەگەر بە لیقا و نورانی چەماوت مەگەر بە ویرد و سەر و زوانیت مەگەر بە هەنگام پەی ڕوە و غاریت مەگەر پەی کۆچت ڕوە و یەسریبی مەگەر بە تەوقە و چنی جبریلی دڵی سیاوم من هاڵی کەر و بە نور و چەماو تێراوش کەر و بە پەنجەی ناسک و ئێرش کشنوێ بە دیایم یا چەمات وەرمش بزوو پۆرێ بە دوعای دەسە چەرمەکات بە کۆتەرەوار و عەبا و سەر و شانات بە نیشانە و میاشاناوت و بەڕانە لوای قەراغ و بەحری و دەریای
سووری تۆ بەتفی مبارەکت پەیزام و یارە دڵە و منیش پەڕکەری شیفا ئازیز گیان جەوەرمی چەنە بۆ ئازیز گیان هەر پێی یەک جاری بوو بووری هەر پێ یەک جاری بوو بووری تەقەدە ئۆبەرۆ دڵیم با یەک جاروین و نوریم یا چەمات با یەک جاروین و سینەی لەت کریات با یەک جاروین و پەنجەی پەڕاوت من بووە کەرونێ ئارەقی دیەی کاڵت تا ماچ کەرونێ ئازیزم دەسە چەرمەکاو تا من مجوونێ هەڵس و چەمەکام تا ئۆخەی کەر و ئینە من بیانی بە دیدار و تۆ شاو بیانی ئۆخەی کەرونێ بە دڵ ڕاچوونێ ئۆخەی خوایە گیان پێغەمبەرم دی گەر مرونێت قەوز نییە قەوز نییە یخوا دەستە خۆش بۆ دەست خۆش ماوەسا بیلال هەر لە تایتڵەکان نووسیومانە تێگەشتنی حەقیقی مسلمانێک شەوێ گەستێتەوە شەو نوێژ و عیبادەت و پەرستش بکە لە چ ساتێک و لە چ کاتێکدا ئەگا بەو حەقیقەتەی کە عاریفان بۆ منە پێیان گەشتون ئەو حەقیقەتە چییە؟ لەو کاتەیە ئینسان ئەبێتەوە بەو حەقیقەتە کە لە خۆی خاڵی ببێتەوە تا دڵ نەسووتێ دەم بەدەم فانی نەبێ سەر تا قەدەم پەروانە قەت ناگا بە شەم ئاوای ڕێگەی عاشق ئەگەر دیقەتی شعرەکەی مەحوی بین ئەو شعری شەوەکەی لە سەرەتایە ئیشارەیەکی زۆر زۆر جوانەکە ئەڵێ شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت و تەجربەی مردانە شەو ئەڵێ پرسی باشە بۆچی بەڕۆژ ئەگەر 100 دانە چراژدا بنەی هیچ پەروانەیەک وەکۆڵێ دەوری نایە و لێی کۆ نابێتەوە بۆ بەس بە شەوە پەروانە لە چراکۆ ئەبێتەوە و وەکۆڵێ بە عەشق و بە تاسەوە خۆی وەکۆڵێ خاتەناو ئەو ئاگرەوە و بە ئاتەشی عیشقی ئەو شەمە خۆی سوتێنێ ئەڵێ ئەویش وتی هەی ناتێگەیشت و ئەمە تەجربەی ئەو مەردانەی خوایە ئەو پیاوە گەورانەیە کە وەکۆڵێ لە زمانی شەو لە حاڵ و لە سات و کاتی شەو تێگەیشتون شەو هێندە یعنی ئەها پانتایی بەسەر تەواوی ڕۆحی عاریفانە داکوتیوە زۆربەی زۆری چامەکانیان باسی شەوە یەکی وەکو وابزانم حافظی عراقیە فەرمێ هەمێ شەب دەراستانت شودکاری من گدایی به خدا که این گدایی ندهم به پادشاهی ئەڵێ هەموو شەو لە ئاستانت کارم بوو بە گەدایی بەخوا قەسەم گەدایی نادەم بە پادشایی ئینسان کاتێ هەستەکا لەگەڵ خوایە ئەو گەدایی بوونەی بە پادشایی ناگۆڕێتەوە ئەو خاکی بوونەی چونکە ئەزانێ پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لە جێگەیەکا فەرموویەتی خۆ بەوە نییە بڕواڵەت ئێوە گەدان بەڵام لە باتینە پادشا خۆتان و ئەتواننەوەی بتانەوەی بیکەن رب أشعث أغبر مدفوع بالأبواب لو أقسم على الله لأبر پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ زۆرێک هەن قژ و وەکوەڵێ سەر و قشت تۆزاوی و خۆڵاوی و ئەیتر وەکوەڵێ هینێکی ناشرینیان هەیە ئەگەر بێنە بەر دەرگاکەی ماڵیەوە دەریەکەن بەڵام ئەڵێ هەر ئەمە ئەگەر سوێنی خوددابدا بۆ هەر شتێ خوای گەورە بەگوێیەکە خۆ بەوە نییە ینی بۆیە عەفوم کە مامۆستا دکتۆر سەواح بەرزنجی شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ بە دنیا قەت نەبی غەڕا شتێکی فیتنە پەردازە بە زاهیر هەنگوینە و باتینی زەهرێکی ناسازە یعنی حەقیقەت وایە ئینسان ئەگا بەوەی کە قیمەتی شت ئەزانێ بازاڕی دەهرە قیمەتی ئەشیا بەجێگەیە مێشێ بچێتە ڕووی نیگارێ لە خاڵەچێ مێشە بەڵام چونکە چۆتە نیگاری یارەوە و حسابی خاڵی بۆ ئەکرێ
ئینسان کاتێک کە قەدر پەیاکە قەدری هەموو شتەکانیش ئەزانێ ئاخر گەورەی قەدر لەمایە بۆیە مەولانا فەرمێ قیمەتی هەر کاڵە میدانیت کە چیست قیمەتی خودگەر نەدانی ئەبلە هیچ ئەڵێ قیمەتی هەرچی شتومەگەی لەم دنیاە لە سەیارە لە تەیارە لە چوزانم جلوبەرێک لە نان لە برنج لە خواردن لە ماڵ لە خان و لە قەنەفە لە هەرچی شت هەیە هەموو زانی هەتا هیوامانەیە تۆپشتەکانی ئەم یاریزانەکانی ژەزانێ مەسەلەن بە چەند کڕاوە بە چەند فرۆشراوەتەوە بە تایبەتی مۆندیالەکان ئەڵێ قیمەتی هەر کالە میدانیت کە چیست قیمەتی هەرچی شت هەیە ئینجا گرفتاری ئینسان لەوایە کە قیمەتی هەموو شتەکان نەزانێت قیمەتی خۆی نازانێت بۆیە خیامە فەرمێ بەمەی فرۆشان ئەخم زۆر جار ئەفەم وتووە خیام کاتێ بەمەی فرۆشان ئەفەرمێ ئەڵێ آخر مەی فرۆشان ئەو هەڵبەت مەبەستی لەو مەیەیە یعنی لەو شەرابەن تەهورەیە کە بەدەستی حەزرەتی حەق خۆیەوەیەتی کە لە قورئانە فەرمێ وەسەقاهم ڕەبوهم شەرابەن تەهورا لە جێگەیە کە ئیتر خوای گەورە خۆی ساقیە و خۆی شەرابەن تەهور ئەبەخشێتەوە بە دۆستەکانی ئەڵێ مەی فرۆشان آخر بەو پارەی ئەو مەیەکە فرۆشتان چ شتێکتان لە مەیەکە پێکڕی کە وەکۆڵێ خۆشتر و بەلەزەتر و بەسێشتر بێ مەولانا جەلالەدینی ڕۆمیش ڕوو ئەکاتە زۆرێک لە خەڵکی و پێیانەڵێ بە تایبەتی ڕووەکاتە گوڵفرۆش ئەڵێ ئادەی گوڵفرۆش پێم بڵێ ئەو گوڵەی کە فرۆشتە چ شتێکت بە پارەکەی لە گوڵ جوانتر پێکرد ڕووەکاتە ئەوانەی کە یوسفیان فرۆش پێیان ئەڵێ ئادەی پێم بڵێن بەو پارەی کە یوسفتان پێفرۆشت چ شتێکتان لە یوسف بە قیمەتتر پێکڕی گرفتاری ئینسانی ئەم سەردەمە ئەوەیە کە قیمەت و بەهای هەرچی شت هەیە ئەیزانێ بەهای خۆی نەبێ بۆیە زۆر زۆر ئاسایی ئینسان ئەبینین بە تایبەتی لە لاپەڕەکانی سۆشیال میدیا بە ئارەزووی خۆی ئابڕووی هەڕاجەکە بە ئارەزووی خۆی بە بێباکانە نازانم قیەم و شەهامەت و شەخسیەت و بوون و وجودی خۆی بە یەک جار وەکوڵێ خاتە ژێر پێ و پێڵاوەکانی خۆیەوە عاریفان هاتوون تەنانەت یەکێکی وەکو مەولانای جەلالەدینی ڕۆمی خوێندنەوەیەکی تری بۆ ئەم بابەتە کردووە کە ئینسان کاتێک ئەچێ کاڵایەک یان شتێک ئەدزێ دوایی بەپێی شەرع ئەبێ دەستی ببڕدرێ مەولانا خوێندنەوەیەکی تری بۆ کردووە ئەڵێ دەست ئەو کەسە نییە کە ئەڕوا ئەچێتە دووکانێکی ئاڵتون فرۆژیان هەر ماڵێک کە پارەی باشی لێیە ئەچێ ئاڵتونەکە ئەبا یاخود پارەکە ئەبا ئەڵێ بەڵکو دز ئاڵتونەکەیە بەڵکو دز پارەکەیە کە شەهامەت و کەرامەت و گەورەیی وجودی ئەم ئینسانە ئەدزێ بۆ خۆی زۆر مهمە ئینسان لە گەورەی خۆی حاڵی ببێ کە ئەمانە هیچ قابلیەتی ئەوەیان نییە کە ژیانی سەرمەدی و وجودی ئینسانیانەی خۆتی بۆ لەکەدار بکەیت بیهێنیتە ئاستی سفر بۆ چونکە تۆ پادشای تۆ ئێستا لە دنیاەیە خەوتویت و خەواڵویت و دنیا بە خەیاڵ ئەبینی وا ئەزانی ئەوە تای لە حەقیقەتان نا لە حەقیقەتانی بەڵام ئەگەر بیتەوە سەر بنەڕەت و ئەسڵ وجودی خۆت ئەنجا و کاتە دەرگەکەی کە تۆ چ گەورە و گەنجینەیەکی پڕ لە بایەخ و پڕە لەوکۆڵێ ئەوەیت بۆیە مەولانا لە یەکێک لە دەفتەرەکانی مەسنەویە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ پادشایەک خەوی لێکەوت لە خەویا بوو بە عەبد بوو بە بەندە بوو بە بەردە و کاری زۆر قورسیان پێکرد لە خەوەکەیە زۆر زۆر بێتاقەت بوو هەرچی ڕوویە کردە ئەو خەڵکە ئەم هەموو ئیشە قورسە چییە بە منی ئەکەن نازانن من پادشای مەملەکەتێکم خەڵکیش گوێیان نەئەدایە و ئەوەی کە زۆر زۆر قورس بووە کۆڵێ بۆیان نەکرد مەولانا فەرمێ ئەم پادشایە بۆ ئەوەی کە ببێتەوە بە پادشا تەنها پێویستی بەوە هەیە لەم خەوە خەبەری ببێتەوە ئێمە بۆ ئەوەی کە دەرک بە گەورەی وجودی ئینسانیانەی خۆمان بکەین تەنها پێویستمان بەوە هەیە لەم خەوی غەفڵەتە بەخەبەر بینەوە
بۆیە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ الناس نيام إذا ماتوا انتبهوا ئینسانەکان خەوتون بەڵام کاتێکە ئەمرن خەبەریان ئەبێتەوە. ئەم دنیاە بایی ئەوە نییە کە ئینسان ئەو شرافەت و کەرامەت و نەجابەتەی کە خوا پێی بەخشیوە کەم و کورتی بکاتەوە. بۆیە جارێکی تریش دەینەوە سەر ئەوەی کە ئەم شەوانە قەدر بۆ ئینسان ئەگێڕنەوە و وای لێ ئەکا کە جارێکی تر قیمەت و بەهای خۆی دەرک پێ بکا و ئەم شتە مادیانەی کە بەڕاستی ئێمەی فری و داوە و وای لێ کردوین کە تموح و نفسی وەکۆڵێ ئەهام سەرکێش و ئەمارەمان بە بەردەوامی وامان لێ بکا لە خۆمی خۆمان نابین و لە خەمی خۆمان بۆ بەرامبەرەکەمان نەینە دەر. جارێکی تر ئەم دەستەواژەیەت پێ ئەدا کە ئەوەی بتوانیت پێیە بەسەر ئەم وجودە نەفسانیەی خۆتا بنەی هەتا ئەوەی کە شەوت ڕۆحانی و ڕۆژیشت نورانی ببێت. یخوا دەست خۆش بەماوە سەگیان پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێک بێ شعرێک بێ بۆمان بخوێنیتەوە دەنگە بەڵاجا بە ئەم ئیسراحەت بکات تۆزێک قوربان شعرێکی جەنابی حاجی قادری کۆیی هەیە بەڕاستی کە زۆر زۆر بەلامەوە تایبەتە کە باس لە چیرۆکی خەلیقەتەکە بەڵام بەڕاستی کۆمەڵی ڕاز و نهێنی تێدا باس کردووە کە زۆر بەکەمی لە شاعرم بینیوە. بەرحاڵ ئەگەر جەنابی مامۆستا بەکاتی مامۆستا ئارامیش نەخۆین بەڵام مشکل نییە زۆر جار هینە ئەڵێ گەرمبوون هەیە و ساردم مەکەنەوە بە زۆر جار هیلاگوون هەیە ئیسراحەتکردن نابێ ئەگە گەرمبوونەکەی با ساردە نەکەینەوە ئەگە هیلاکیە با ئیسراحەتکەین لە خزمەتتانە قوربان. بەزار ماوەسا بیلا برادران ئەگەر هاوکارمان من مۆسیقایەکمان بۆ ئینکەن بۆ تۆش خۆشتر بوانە ئەمە وڵا لە وازان نزیکتر نابێت ئەمە تۆزێک بیت ئەم لاوە. یا الله لە دەوری خاڵەکەی کوڵمی کەماری زوڵفی داناوە لە دەوری خاڵەکەی کوڵمی کەماری زوڵفی داناوە لەسەر تەسویرەکەی ئادەم مەلەک سەد عوزری هێناوە شەوی معراج سوبحانە بە قەدی سەروی تۆی زانی شەوی معراجی سوبحانە بە قەدی سەروی تۆی زانی لە سیدرە جوبرەئیل بۆیە لە نیوەی ڕێگە لای داوە کە شەیتان تاقی محرابی برۆی تۆی دیوتی یا ڕەب لە سوجدەی حەزرەتی ئادەم سەری خۆم بۆچی باداوە بەڵام ئەی وشکە شێخانی زەمانە پێم بڵێن ئاخر لە بەرچی پەرچەمی ساقی لە سوبحی جەبهە تۆراوە بەغەیرە باسی ئەوزارە مهمە دەرکی ئەوزارە بەغەیرە باسی ئەوزارە مهمە دەرکی ئەوزارە ئەوی بیستومە بیستومە ئەوی دیتومە دابە چ سەیادێکی سەیادی چ سەیادێکی سەیادی کە بۆ سەیادی ئوستادی چ سەیادێکی سەیادی کە بۆ سەیادی ئوستادی چ هەستی کردووە هەستا چ بازی بەست وەستاوە وەرە ڕەبعی دڵ و چاوم بەهەشتی ڕوبعی مەسکوونە هەتا دڵ حەز دەکا باخە هەتا چاو دەکا ئاو نهایەت بمکوژن وەڵڵا لە ماچی لێوی خۆش نابم ئەوی خوا حەز نەکا نابێ ئەوی قەوماوە دەرۆکۆتایی ڕووین مۆ سارم پێشوی بە هۆنراوەیەکی بەڕێستان کۆتایی بە بەرنامەکە بێنین چ پامێکە دێ چ شتێکی دیکەت ماوە باسی بکەمە لە خزمەت تابین من دەستخۆشی تایبەتمەیە بۆتان سپاسانەکەم بەڕاستی
وتەکانی مامۆستا بیلال زۆر شیرین بوون ساڵی بۆ میوانداریەکەتان خۆشحاڵم شتێکی وا نمایەوە من بێڵم مامۆستا بیلال زۆر تیشکی خستە سەر گرنگی شەو و باسی گەورەی شەو سەرکەوتوو بن موفق من یاخوا سەلامت دیدا تا بەڕێستان خۆتان ئامادەکەن کاک بیلال لەگەر پامێکی کۆتاییت ما بێ بە کورتی پێم خۆش وڵا ئەم دەرفەتە کاک دانیار کاتمانە ئەو جیاوازی شەو پێمانە بەخشێ زۆر هینمان کرد ها مەولەوی کوردی خۆشمانە فەرمێ شەوان شەو ناڵەی دەروونە بەڵام بڵێ ڕۆژان ڕۆڕۆ بۆڵە بۆڵەکەی ینی ڕۆژ بۆ بۆڵە بۆڵە ینی ئەم حاڵەتە کە لە شەوە ینی ئەوەی چۆنڵی جۆری تێگەیشتن یان جۆری عیبادەتکردن جۆری بیرکردنەوە لە شەو لە ڕۆژ لە شەوە قوڵبوونەوە هەیە ینی بۆیە زۆر باسی ئەوەکەن ئینسان لە شەوە ئەوەندە قوڵ ئەبێتەوە دەرکی شتەکان زۆر جیاوازتر ئەکالەوەی کە لە ڕۆژە هەیە هەر بە نمونەی ئەو شاعیری کە ئەڵێ من و مەجنونیان بردە بەر مەکتەب لە بۆ فێربوونی قورئان و ئەدەب من قورئانم خوێن دەوریشم داوە مەجنون لە سوورەی وەلەیلا ماوە مەبەست لەوەیە کە جیاوازی ئەوانەی کە بە ڕۆژە تەنها قورئان ئەخوێن و ئەڵێن ئەم ڕەمەزانە 5-6 ختممان کرد لەگەڵ ئەوەی کە تەنها لە سوورەتی وەلەیلا بە بەردەوامی ئەمێنێتەوە و مەولەوی ئاسا من کە دڵدایمنەوە وەیل من غەرقی متاڵای خاڵی لەیل من چ باکی تانەی تەون تاو من شەوقی متاڵای ڕیکتاو من ومێ دەخوازم ئینشاڵڵا ئێمە بتوانین لە شەوە ئەوەی پشتی دەقەکان بەدەنگ بێنین ئەوەی کە لە پشتی وەکوڵێت تێکستەکانەوە حزوریان هەیە ئینشاءڵڵا ئێمە بتوانین دەست خۆشە کاک بیلالیان دەستی مامۆستا ئارامیش خۆش بیشڵا وەک هاوکارم باسی کرد بە خوێندنەوەی خامەیەکی تری ڕنگینی مامۆستا ئارام ئێمە کۆتایی بە بەرنامەکەمانێنی ئەم شەویش لەگەڵ هاوکارم کاک دانیار نورەدین وێڕای کۆڵێک سپاس و دەستخۆشیمان بۆ برایانی ماندوونەناس و سەربازانی ونی پشتی کامێرا و ستۆدیۆ و کۆنتترۆل و دیکۆر کە بە درێژای هەموو ئەم شەوانە لەگەڵمانە بن و دواتیش هەیشەڵا شەوانی تیژ لەگەڵمانە بن هاگدانە دەستۆش خۆش بینەرانی ئازوو خۆشەویست تاعات و ڕۆژوتان قوبول بێت ئینشاءڵڵا زیندوو ڕاگررتنی ئەم شەوەشتان لێ قوبول بێت و بتوانین ئینشاءڵڵا ئێمەش دوای بەرنامەکە عیبادەت و پەرستشی زیاتر ئەنجام دین ئینشاءڵڵا تاوەکو بێتە تێشوێکی پڕبەرەکەت بۆ ڕۆژی دوایمان ئازان خۆشەویستان بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی سی گەوهەر تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ ڕازی بەرماڵ ڕاحەتی دڵ شنەی حەسانەوە ڕازی نیاز سەری بەرزی چەمانەوە دڵێ لەو دیواری جەستە بە کڕنووشی ڕەبیە الئەعلا چەمانەوە بەرماڵە لە نێو ماڵە بەرماڵ ڕازی دڵە حەقیقەتە لەسەر بەرماڵ دەست و دەم و چاوم لە بەردەمی ئاوی حەیات شۆردم ڕوخسارم گرتم دەست نوێژ بە دەست نوێژێ لەسەر بەرماڵ بە پێوە چوومە پێش ڕازی خەجاڵەتم جەمۆ کرد بە تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر دەستم پێ کرد لەسەر سنگم دام مەزراند بە جوانی ڕازی نیازی دڵم کردە مناجات بە بسم الله خاوەن و ڕەحمان و ڕەحیم زاتی گەورە و خوای عەلیم بە ئەلحەمد و دەستپێکی سەری بەرماڵ بە بەردەوام تا رب العالمین دڵ بێوچان لە سەرەتا چووە حاڵ جارجار خەیاڵی گوناه جەمەوە بوون دڵیش لە سرورە دڵ خۆش و گڕووگاڵ چوومە ئەڕەحمانی ڕەحیم ئاوێزان لەگەڵ زاتێ زۆر بێوێنە کە دەموت مالیکی یەومالدین دڵ دەیوت خوای خەیلێ گەورە دڵ بە پێوە وەک چنار قنج و قیت قۆناغ لە دوای قۆناغ وتم خدا ئیاکە نەعبود و زۆر دڵخۆشم بە ئیاکە نەستەعین ترپەی دڵ توێکڵی هەڵدا دڵ بەجارێ کە هاتە گۆ و پژاندی وەراندی اهدنا الصراط المستقيم چه سراتێ نییە وەستی جوان و بلووری
چ شیرینە تامینانی پڕچێژی نووری دڵ کەوتە دوعا خدا دڵ داماوە نەیفەوتێنی بەسڕاتە الەزینەی تەموو مژ و گومان بە سفرەی پیسی شەیتان نەجاتی دەسا ئەی یار ڕەب العالەمین دڵ کەوتە باران بەفر و تەرزەی میهرەبان بە ئامین ئامین یا ڕەب العالەمین ڕازی بەرماڵە دڵ لە حاڵە چراخانە دیوەخانە سەری نەوی چوە ڕکوع بە ڕەبیە الئەعلا تێری نەخوارد لە ڕاز و نیاز کردی بە دوو بە سێ چ ڕازێکە زمان جار دەدا و دڵ دەخوسێ ئەڵڵاهو ئەکبەری هەستانەوە لە ڕکوعی ژیانەوە لەو حاڵە شیرینە چووە کڕنوش مەدهۆش گەلێ پڕهۆش سەری خستە جیهانی خۆش خدا لێی نزیکتر ئەی بەندەکەم بفەرموو بکە دوعا گیرایی دەکەم دڵ بە تەکبیری ئەڵڵاهو ئەکبەر هەستایەوە سپاس خدا دێمەوە حەزورت سوبحانە ڕەبیە العەظیم دووبارە سەر لەسەر زەوی خدا لێی نزیک دڵ بە گەوهەری سوبحانە ڕەبیە العەظیم عەزیمی کرد ڕازی بەرماڵە بە شەو بە ڕۆژ لە حەزوری چ ڕازێکە بێ سنووری نییە سنووری شیرین و جوان خۆشی بەخش دڵ وەک گوڵ چێش پێ بەخش یا ئیلاهی چ سڕێکە ڕازی بەرماڵ لێت تێر نابم لە حەزورت دەبێنمەوە بە بەردەوام دەکەم دەبەم دەخوێنم نەوی دەکەم سەری نەفسم لە حەزور تا سوورەی ژیان دەخوێنم لەسەر بەرماڵ بە ئەوینداری ژیان بەسەر دەبم ژیان بەسەر دەبم